ئێمە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان و کەمیشە کە ویستومانە خزمەتێکی باش بە دەڤەری گەرمیان بکەین بۆ ئەم جارە پشت بەخوای گەورە لە ڕۆژانی داهاتوودا سێ پزیشکی پسپۆڕی هندی لە هندستانەوە دەگەنە کۆمەلگاکەمان لە بوارەکانی ئێسک و شکاوی مێشک و بڕبڕەی پشت نەخۆشیەکانی دڵ و دەمارەکان بۆ ئەوەی کە بتوانین خزمەتێکی زیاتر بەم دەڤەرە بکەین. هێنانی ئەم دکتۆرەش بۆ گەرمیان زیاتر خزمەتکردنە بەم دەڤەرە و ئامانجمان لێ ئەوەیە کە ڕێگەی دووری وڵاتان کورتکەینەوە هەروەها تێچووی نەخۆشیەکان بە ڕێژەیەکی کەم ئەم دکتۆرانە بتوانن تەشخیصی نەخۆشیەکان بکەن چونکە بەڕاستی ئێمە لە گەرمیانە نەخۆشخانەیەکی ئەوەندە بەهێز و گەورە نییە کە بتوانین دکتۆرەکان نەشتەرگەری تێدا بکەن بۆ ئەمە دکتۆرەکان لێرە تەنیا تەشخیصی نەخۆشیەکان ئەکەن و هەندێک نەخۆشەیە تەنیا توانێت بە دەرمانێک چارەسەر وەربگرێ یان تەشخیصێکی بەسیتی پێویستە و دکتۆرەکە بۆ یەکات و ئەوانەشی پێویستی بە نەشتەرگەری گەورە هەبێ بە دڵنیایی ئەمان هاوکاری تەواویان ئەکەن بۆ ئەوەی لە دەروی وڵات نەشتەرگەریەکەیان بۆ بکەن. بۆ ئەو ڕۆژانش کە ئەم سێ پزیشکە پسپۆڕە هەندیە لە کۆمەلگای پزیشکی بەخشین لە گەرمیان دەبن ڕۆژانی 13 و 14 و 15 مانگی حوتە ئێمە تا ئێستا ڕێژەیەکی زۆر خەڵک ناوی نووسیوە و بەردەوامیشن لە ناو نووسینکردن بۆ ئەمەش ستافێکی تایبەتمان داناوە بۆ ئەوەی کە لە ڕووی وەرگێڕانەوە لە ڕووی سکرتێرەکانەوە کە تایبەتمەندی هەبێ